دوێنێ لە شاری سلێمانی پانیاڵێک بەڕێوە چوو بە ناوی سفر جێندەر. مەبەست لە سفر جێندەر چییە؟ جاکاری ئاینی و دینی و مەزەبی و ئەمانە چی دەگرێتەوە؟ کوێوەکو نمونە دەتوانین بێنینەوە بڵین سفر جێندەری تێدا پێڕەوەکە ئایا هیچ شوێنێکەیە سفر جێندەر بێەوەتە هیچ جاکارێکی تێدا نەبێت. زۆر نمونە باز دەکرێت. بۆ نمونە لە نێو پانێڵەکەدا پێما بێت فۆکسکرا سەر شاری سلێمانی کە لە ڕووی ئاینی و لە ڕووی جێندەری و لە ڕووی مەزەبی و لە ڕووی پێکەوە ژیانی ئاینی ئەم بابەتانە باس کرا کە ئێستا لەم شارەدا هەموو ڕەنگەکان پێکەوە کۆکراونەتەوە. بەگشتی لەسەر ئەم چەمکە زیاتر شیکردنەوە دین دیارە ڕێکخراوی کللتور و دیالۆگ باوەشی لەگەڵ ئەمریکان کۆرنەر و واروەها پێما بێت بەشی ئاینی کۆلیژی زانستە ڕامێر ئیسلامیەکان ئەم هینە بەڕێوە چۆن پانێڵە کاک محەممەد عزیز سەرۆکی ڕێکخراوی دیالۆگ و کللتوریشمان لەگەڵا کە باسی کێوە ڕێکخراوەشەکەین زۆر بەخێر بکات محەممەد. بانیت باش کاک پێشەوەی باسێکی پانەڵەکەکەین و سفر جێندەر چییە؟ ڕێکخراوی کللتور و دیالۆگ چی؟ ئەم ڕێکخراوە لە کێوە دروست بووە؟ ئیشی چییە؟ پێشەم شتێ زۆر سپاسی بەڕستانەکەمەوە بەرفەتە. ڕێکخراوی دیالۆگ و کللتور خۆی لە حەوتانە پلتفۆرمە ئەبینێتەوە لە ساڵی 2015 دامەزراوە. ڕێکخراوی دیالۆگ و کللتور هەوڵەدات ببێ بە پردێکی پەیوەندی لە نێوان بیر و جیاوازەکاندا لەسەر بنەمای ڕێز خۆشەویستی قوبڵکردنی یەکتر لە پێگەی خۆیدا کار و چالاکی هەیە بەو مانەیە کە ئەڵین لە پێگەی خۆیدا کە ئەو کەسەی کە هەیە بەو شێوەی کە هەیە قوبڵ بکرێت بۆ بە ڕێزت کاکاری وەکو کاکاری قوڵی بکەم نەکۆکو ئەو شێوەی کە من ئەمەوێت. باشە کاک محەممەد دوێنێ پانەڵەکەتان بە ناوی سفر جێندەر بووە سفر جاکاری لە سلێمانی بەڕێوە چووە. ئەگەر باسێکمان لەوە بۆ بکەی سفر جاکاری کە ناونیشانی پانێڵەکەی ئێوەیە مەبەستان چیە لێ؟ خۆی پێش هەموو شتێ سفر جاکاری ڕۆژێکی جیهانیە زیرۆ دیسکریمنیشن دەی لەلایەن نەتەوەیە گرتووەکان لە ساڵی 2014ەوە دانراوە لە 22 دوی 2014 نەتەوەی گرتوەکان کۆبوونیەکەکە بە پێویستی ئەزانی کە ڕۆژێکی جیهانی ئاوا دابنرێت لە یەکی سێی 2014 یەکەم ڕۆژدا ئەندرێوەکو ساڵ ڕۆژێک هەتاوکە ئێستا ڕاستەکە ئیشێکی وا زۆری بۆ نەکراوە کە لە تەقویمی نەتەوەی گرتوەکانە سیرمان کرد لە 2015 ئیشێکی بۆ کراوە 2017 ئیشێکی بۆ کراوە 2010 ئەتوانێت بڵێ ئەمە چوارەم ئیشە لە ساڵی 2022 ئیشی بۆ ئەکرێت و نەتەوەی گرتوەکان کە ئەمی دیاری کردووە ئەوێ بزانێ ڕێژەی سفر جاکاری چەندێکە لە نێوان کۆمەڵگاکاندا لە نێو ملەتەکاندا پێش یاسا یعنی ئەم مەوزوعە پەیوەندی بە یاسا و بە حکومەتوانەوە نییە لە ناو کۆمەڵگا خۆی چۆن ئەکرێت. ئەوەی دوێنێش سازکرا بۆ یەکەم جار لە شاری سلێمانیدا ڕێکخراوی دیالۆگ و کللتور بە هاماهەنگی لەگەڵ ئەمریکان کۆرنەری سلێمانی و هەروەها کۆلێژی زانست ئیسلامەکانی زانکۆی سلێمانی و بەسپاسەوە بە سپانسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەنجامدرا. لێرەیە ئەم سێ چوار شوێنە هەمویان پێکەوە هاتن ئەو نەتەوە جیاوازانی کە لە شاری سلێمانی ئەژیر بۆ نمونە کەساتێکمان هەبوو هێناو لە نەتەوەی سویسری کەسێک ئەڵمانی کەسێک تورک کەسێک عەرەب و کەسێکیش تورک هەر لە کورد عەفو لە ناو کۆلێژی زانست ئیسلامیەکانی خۆمانە. ئەمان باسییان لە چی کرد هەرێک لەمان 10 ساڵ یا زیاتر لە سلێمانی ئەژین ناونیشانەکەشمان هەر بۆ شێوە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری و سفر جاکاری بۆ نمونە کۆمەڵە بیرروپۆچون و پێرسپێکتیڤی خۆیان هەیەم بۆ لە ڕابردووە دەربارەی شاری سلێمانی لەوانەیە بە حکمی بڵین کە دراوسین لەگەڵ عراقا کە لە عراقەوە نزیکین مانی و نەمانی لە ڕابردووە بە هۆکاری تیرۆر بە هۆکاری شەڕی داعش کۆمەڵەشتی کە داعش هەتاکو سنوورەکانمان نزیک بوونەوە خەڵکێکی زۆر لەوانەیە ترساوێت بڵێ کایەکیان شاری سلێمانی چۆنە لەوانەیە ئەمیش بە هەمان شێوە کوشتاری تیاابێت شتێکی ئەوەی تیاابێت بەڵام ئەمان کە هاتوونەتی ئێرە کە بینیوانە سلێمانی بۆ شێوە نیە کە زۆر زۆر خۆشترە لە وڵاتێکی خۆیان تیاژیاون ئیتر ئەو بیرۆکەیە لێەوە گڵاڵە بوو کە پێکەوە چۆن بتوانین ئەمە پیشانی جیهانی دەرەوەی باش ئەوان لە پانەڵەکەی زیاتر چ شتێک ینی سەرنجی سلێمانی بەلای ئەواندا ڕاکێشاویان ئەوەی کە باسییان کردووە. بەڵێ ئێستا بۆ نمونە با باسی یەکێک لە وڵاتەکان بکەین بۆ نمایش لە پانێڵەسەکەمان لە وڵاتی سویسراوە هاتبوو باسی لەوە ئەکرد بۆ نمونە ئەوەنە
خۆشەویستی و برایەتی و تەبایی لێرەیە هەیە لە وڵاتی خۆشیانە بۆ شوێ نییە ئاماژەی بۆ کراوی دەگەر بکرێت من پاسپۆرتی ئێرەمەوێت ئەمێ نەگەڕێمەوە بۆ نمونە تورکێک باس لەوە ئەکا ئەڵێ من شتێکی بەو شێوەیەم نبینیەوە کە ئەڕۆیتە بازار لە سلێمانیە لە کوردستانە خەڵک سەفتە پارەیداناوە بە هیچ شێوەیەک ترسی لەوە نییە هیچ کەسێک بیبا یا شتێک حاڵی حسابی لە ناو بازاری خۆمانە بۆ نمونە بەڕاستی ئەم شتە لە وڵاتی دەرەوە نیە لە وڵاتانی کە بوونینی و بەداخەوە بەڵێ کاک محەممەد بەدەر لەوەی کە باسی ئەوە ئەەکەی کە هاوڵاتیەکانی کە لەم وڵاتە نین خوان و لە وڵاتێکی ترن و ئێستا لێرە ئەژین بیر و بۆچوونیان بۆ شازە بۆ لەسەر سلێمانی بە شازێکی گشتی بیر و بۆچوونیان لەسەر سلێمانی لە ڕووی دین و دیانەتەکانەوە کە دین و دیانەتی جیاواز لێرەش بەدی ئەکرێت مەسیحیمان هەیە ئیتر ئێمە موسڵمانن یعنی کۆمەڵێک لەم دیانەتانە بێکەوە کۆبوونەتەوە و ڕەنگە ڕۆژانە لە شوێنێک شابەیەکەوە کار بکەن بیر و بۆچوونی ئەوان بە شێوازێک بوو کە لە ناو سلێمانیە هەموو دیانەتەکان بە چ شێوازێک کۆبووەتەوە خۆی ڕاستیەکەی ئەو تەوەرە حوت ئاینی جیازمان هەیە لە سلێمانیا پێکەوەژین ئێستا کاڵن حوت ئاینی جیاز لەوانێ زۆر کەس پێ پێی سیر بێ بۆچی چونکە ئەو جیاوازەیە بەدی نەکراوە هەمووی وەکو یەک چاو سیر کراوە ئەو شتێکی زۆر جوانە ئێمە شوکو خۆمان وکو ڕێکخراوەکەمان ئەم ساڵ بۆ ساڵی پێنجەم لەسەر یەکتر هەستین بۆی دیالۆکی نێوان ئاینەکانمان ئەنجاممە ساڵی پێنجەم بە هەمان شێو بە هەمانگی لەگەڵ ئەمریکان کۆنەری سلێمانی کردمان کە هەفتەیەک هەیە بە ناوی هەفتەی لێبوردەی لە نێوان ئاینە جیاوازەکان ئەوی ژوهان شێو لەلایەن نەتەوە گرتوەکانەوە دانراوە هەوڵێن بزان کە ڕێژەی لە تێگەیشتن و دیالۆک لە نێوان ئاینە جیاوازەکانە چنێکە لە وڵاتانە و هەروەها خۆشیان ڕێکخراوێکیان هەیە بە ناوی ئینتەرفێت هەرمۆنی ویک ئێمە کە ساڵ یەکەم شتێکی ئەومان ئەنجامە لە سلێمانیا پێش 5 ساڵ ڕاستیەکەی خۆیان ئێمەیان دۆزیەوە چکەمە هەشتاکی ئەوانماندانا و نە هەر نەمازە هەر هەشتاکی ئینتەرفێتماندا نەمازای ڕێکخراوێکی ئەوە هەیە ئیتر داوای لێکردیان ڕوونکردنێکی زیاترمان بنێت چکە ڕاستیەکەی ئێمە ئەوەی کە لە عێراق تێگەشتووی بۆ بنە جیازی مەسەبی هەیە و کێشە لە نێوان مەزەبەکانە هەیە باسمان کردمان بڵێ لە سلێمانیا حوت ئاینی جیاواز هەیە پێکەوە ئەژین ئەو نمونونەکانە هیچ کێشەیەک نییە لە بینمانە ئەوەی کە ئێمە ئەمانەوێت ئەم پێکەوە ژیان و لێک تێگەیشتنە جوانی کە لێرەیە هەیە چۆن بیگوازیەوە بۆ وڵاتانی دەرەوە سیرکەن وەکو لێرەیە بۆ نمونە کوردستان و ئاگرێنیە سلێمانی و ئاگرێنێکی هەلی تێگەشتن کاک محەممەد ئەمانە بە وەرگرتنی سامپڵ و داتا و توێژینەوە ئەکرێت کە بزانی سفر جیاکاری هەیە لە شارێکی وەکو سلێمانیدا یان ئەم نمونانە بەسن ئەم سامپڵانی کە ئێوە هێناوتانن ئوسترالیەک و نازەم و وڵاتانی ترکیایە کە بەشدارن یان ئەمە بەچی دەکرێت هەنی بەچی دەزانێت بۆ چووکە پێناسەیە کێشەیە زۆرجار بۆ منە باسی شاری سلێمانێکی ئەڵێ شاری هەموو کەسێکەوەی هیچ کەسێکیش نیە ڕاست باشە ئەین بۆ خۆم خەڵکی دەرەوەی شاری سلێمانی بەڵام سلێمانی بەی خۆمەزانم زۆر کەسانی ئەم بۆ چوونەوە تێڕوانینەی هەیە ئەوەی کە لە سلێمانیا بژێ ساڵە دوانی تر بێ ئەم شارە هەڵ ناکاتەوە ئەمەش ئەکەوێتە چوارچەوەی ئەم چەمکەوە بڵێ خۆی ئێمە پێشەوە هەر کارێک بکەین سەرەتا کار لەسەر داتا کۆلێکشنەکەین لە ڕێی کۆمەڵە سێرڤەی ئەنجامەدین لە ڕێی ئۆنلاین بیا لە ڕێی مەیدانی پاشان یین ئەو داتانە ئەنەڵایسیەکەین ئەگەر حکومەتیش خۆی داتایك و ئامارێکی لابێ ئەوەش وەرەگرین سەری وێبسایتەکانی نەتەوەی گرتوەکانەکەین لەسەر ئەمانە ئەو کاتە بڕیارەیەین کە بۆ نمونە ئایا ڕێژەی سفر جیاکاری چنێکە دیالۆکی نێوان ئاینەکان چنێکە یا کۆمەڵێ بابەتی کە چنێکەوە چۆن کاری لەسەر بکرێ ئێستا بۆ نمونە ئەم بابەتی سفر جیاکاری گرنگەکە لە چ ئاستێکایە بە بۆنی کاری ڕێکخراوەیە و چەند وڵاتێک گەڕاوین یەک لە وڵاتانی کە زۆر سەرنجی ڕاکێشتین ڕۆژینێک لە وڵاتە ئەفریقیەکان لە وڵاتە ئەفریقیەکان وتیان ئێوە لە چ وڵاتێکەوە هاتوون وتیان ئێوە لە چ وڵاتێکەوە هاتوون وتمان لە کوردستان وتیان سەر بە چ وڵاتێکە زۆر نەیانناسی ئەم گەشتتان بەڵێ بەڵێ تاوا وتمان سەر بە عێراقا بیریان کردەوەتی عێراق تیرۆر داعش کێشە ئەم شتانیان هەر هەمووی لە مێشکەنار گڵاڵە بوو دەوتیان باشەوە چۆن نتوانن لە ماڵەوە بچنە دەرەوە لە ئەفریقیا ئاوا بە ئێمە بۆ تێڕوانینەکان باشە تێڕوانەکان بۆ شێوەیە باسمان لەوە کرد وتمان ڕاستیەکەی کوردستان بۆ شێوە نیەکەوە بیری لێکردنەوە ئیتر دەستمان کرد بە ڕوونکردنەوە لەوێ تێگەشتین کە پێویستمان بووە کە ئێمە کارێک بۆ کوردستان بکەین و ئیشێک
ئەم شارە بکەین ئێستا بۆ نمونە ئەم کاری دوێنە کردومانە کە دەستگای میدیای کورسات عزیزی کێشا سپۆنسەری کردووە ئێمەین ژێرنووسیەکەینەوە بۆ ئینگلیزی ئەگەینە هەموو قوسڵخانەکان ئەگەینە هەموو ڕێکخراونی دەوڵەتیەکان ئەڵێن وەرن کوردستان بەم شێوەیە ئەوە تا نمونەیەکی زیندووە لە بەردەستانە بۆ شێوە نییە کە ئێوە لێ تێگەشتون باش کاک محەممەد لە بەرنامەتانە هەیە ئەم پانێڵە کە ئەم ساڵ بەڕێوە چوە لە ساڵانی تریشا بەردەوامی هەبێت بەدەر لەوەی کە ئەم ساڵ شاری سلێمانیتان هەڵبژاردەوەکو سامپڵێک بۆ بابەتەکەی خۆتان شارەکانی تری کوردستانیش وەربگرن و سامپڵێک خۆی ئەمەوەکو سامپڵ کە هەڵمان بژاردووە ئەگەر باسکەین لەوە لە ڕووی نەتەویەوە هەڵمان بژاردووە بەڵام کە ئەڵێن سپرجیاکاری زۆر شتەگرێتەوە بابەتی پێستەگرێتەوە بابەتی جێندەرەگرێتەوە بابەتی ئاینەگرێتەوە ئەتوانین سپرجیاکاری لە ڕووی میدیایە وەرەگیری لە ڕووی سیاسی وەرەگیری لەگەڵ زۆر تەوەری جیاواز وەرەگیری ئەتوانێ بکەی بە زنجیرەیەک هەر ساڵێک و ئیش لەسەر دانێکیان بکرێت بەڵێ ئێستا لە سلێمانیە کراوە لەوانەیە ساڵانی داهاتووەکو سامپڵێک لە شاریکە بکرێت بە شێوازێکی گەورەتر شارەکانی کەیتیان ئینڤۆڵڤ بکرێت بەڵێ باش لە وت دەرەنجامی ئەم پانێڵە تا ژێرنووسیەکەن لە زمانی نزیش بۆی کەسانی دەرەوش ببینێکە ئەمە هەوڵێکە بۆ ڕاکێشانی زۆر جار گەشتیاری ژانەوە نیە پانێڵێک تەنها ئامانج لەی سازکردنی چەند گفتوگویەک بێت با باسێکی دیوێکی تریش بکەین ینی ئەم جۆرە پانێڵانە ئەم جۆرە چالاکیانەوە پێما لە بەپێی ئەم بڕشەری کەلامانە ئەم چالاکیانی ئێوە بە ئۆنلاینیش کارەکەن دەتانوێت زۆر ڕاو بۆ چون و دیدی جیاواز بخەنە ڕوون بۆ کەسێک کە بیانیە و یەکەم جارەتیەتە ئێرە و بۆن من دەم ماوەی پێشووە دوو یوتیوبەرم بینی ڕوسیش بوون هاتبوون ئێرە باوەڕ کە حەزیان ناکرد بڕۆنەوە ینی ئاوت ئەوەنە مرتاحین لەم شارەیە ئەوەنە مرتاحین لە کوردستان پێشتر ئەو تێڕوانینەی کە تۆ باسێکی هەمان بوو داعش و وەمە نەزانی هەمیشە ئێرە جەنگە و ینی ئەم تێڕوانینیان هەبوو ئەمانە واکەن زیاتر گەشتیان ڕابکێشێت بۆ هەرێمی کوردستان یان کەسی بیانی ڕابکێشە لێرەوە بەرهێنام کە بێتە پێشەوە بۆ زۆر بواری تر وەکو باسم کە ڕێکخراوەکەمان خۆی لە حەوت پلاتفۆرم بینێتەوە یەک لە پلاتفۆرمەکان بە ناوی کورد دیالۆگ پلاتفۆرم کار بۆ ناساندنی کەلتوری کوردیە کات ئەم پلاتفۆرمە هەوڵەیات ناساندنێک لە بینی جیهانی دەرەوە کوردستان ئەنجامات بۆ نمونە گەشتی زانستی ئەنجامەیە بۆ کۆمەڵێ وڵاتی جیاواز لە ساڵاندا لە کۆنفرانسا بەشدارە بێت و هەروەها هەوڵەیات بێ بە هاوکارێک کۆمەڵە کەسانێک ڕوو لە کوردستان بکەن بۆ نمونە ساڵێکیان ئەم پلاتفۆرمە هات یەکێک لە زانکۆکانی ئەڵمانیا نزیکی سی خوێندکاری هێنای بۆ ئێرە باسی لەو تەبایی و لێکتێگەیشتنەی کە لە کوردستانە هەیە سەردانی گوندی کاکەیەکانی کرد بە هەمانگی لەگەڵیانە لەگەڵ کۆلێژی زانست ئیسلامەکانی سلێمانیە بۆ نمونە کۆمەڵێک کار و چالەکیان ئەنجامە لەگەڵ کۆلێژی هەر بە هەمان شێوە لەگەڵ زانکۆی سلێمانی خۆیان کۆمەڵێک کار و چالەکییان کرد ئەمە بوو هۆکاری ئەوەی کە کۆمەڵی تێڕوانینیان گۆڕات ینی بۆ نمونەی کەشتەمە باسکەم بۆ نمونە لە 2007ەیە ڕێکخراوەکە کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئەنجامە لە 32 وڵاتی جیاجیاوە کۆمەڵێک کەسایەتی هێنا دوو پرۆفسۆرمان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هاتبوون ڕاستەکەیکیان نووسەر بوو یەک نووسەرێکی زۆر بەناوبانگ بوو هەڵمانە ئەویش ئامادەی هەبێ لەم کۆنفرانسیە هەر لە سلێمانی ئەنجامدرا پێش ئەوەی کە بێت زۆر ترسان وتیان ئێوە ئەمامە بۆ ئەوێ 2007 بوو کاتی داعش بوو داعش ئەو کاتە زۆر لە میدیاکانە باسەکرا ئەگەر هاتن ساریم و دەڕعەیە بە شوێنمانە بۆ مەتار چۆنەمان بن چۆن ئەمان هێنەمانە ئیتر لە کۆتایە بە زۆر ڕازیمان کرد کە هاتبووش دایک و باوکی خۆحافیزیان لێ کرد ینی خۆحافیزی کۆتاییان لێ کردبوو خزم و کەسوکاری ئیتر کە هاتبوونە ئێرە هاتنە ئێرە کوردستانیان بینی بۆ شوێنێ پیاسێکی ناو بازارمان پێکرد سلێمانیان بینی بردمان بۆ هەولێر هاتنەوە دەستی کرد بە کۆمەڵێک توێژینەوە لەسەر کوردستان دووبارە کە ڕۆشتەوە لە 2019 جاری کە هاتنەوە کۆمەڵی خەڵکییان لەگەڵ خۆیان هێنا ئەمەش بڵێ هۆکارێکە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵە لێکتێگەیشتنەی کە هەیە بەرامبەر کوردستان بە شێوەیەکی گشتی و سلێمانیش بە تایبەتش کاک محەممەد ئاماژەت بۆ کردوتت لە بەرنامەمانە هەیە ئەم بابەتانە وەربگەڕێتە سەر زمانی ئینگلیزی
ئەمە بە شێوازی ئۆنلاینش بێکمان کار ئەەکەن بە شێوازی ئۆنلاینەکەش بە هەمان شێوە وەری ئەگەڕنە سەر زمانەکانی تر بۆ ئەوەی کە ڕەنگە ئێستا ئەم بابەتە لێرە لای خۆمان گرنگی هەبێ بەڵام ڕەنگە لە وڵاتانی تریش گرنگی زۆری هەبێت بەتایبەت زۆر وڵاتە بن زۆر کار لەسەر ئەم جیاوازیە بکەن یعنی لە بەرنامەتانە هەیە کە بابەتێکی وا بسازێت کە چەندین وڵاتی تریش لە وڵاتەکانی خۆیانەوە بە هاوبەشی لەگەڵ ئێوە لە ساڵانی داهاتووە کار لەسەر ئەم بابەتە بکەن بڵێ بە دڵنیاوە ئێستا گەر باس لەوە بکەین لە دوای سەردەمی کۆڕۆنا و کەرانتینەوە واقعێکی هەڵمان بینی کە جگە لە کارکردن بە ڕوبەڕوو بڵین ئین پێرسن پێویستمان بۆیە بە ئیشش بە ئۆنلاین بکەین بۆ ئەم ئۆنلاینەش مەودایەکی فراوانترمان پیشانەیە کە بتوانین بۆ منە کۆنفرانسێکی ئاوا بە شێوازێکی ئۆنلاین بکەین لەوانەیە لە کۆمەڵە وڵاتێکی جیاجیاوە خەڵکان بەشدار بن ئێمە ئەوەی کە پلانمان هەیە کارەکە نەتەنها ئۆنلاین بێ نەتەنها ڕوبەڕوو بێ شتێ بکەین کە میکس بێ لە بینی هەردووکیانە ڕاستیەکەی لە یەکێک لە کۆنفرانسەکانە بەشدارمی لە دەرەوە ئەو فکرەمان لیۆ وەرگرتووە بۆ نمونە تۆ دەیت ئیشەکەی ڕوبەڕوو لەگەڵی شاشاشێکی گەورە دانیت ئەو کەسانی کە نەیانتوانی بەشدارمە بۆ هۆکاری وەرنەگرتنی فیزە بە هۆکاری لەوانەیە دەخلێکی مادی زۆری پێویست بێ ئەو شتانە تۆ توانێت ئەو کەسانە بە شێوازێکی ئۆنلاین ئینڤۆڵڤیان بکەین بەڵام وەکو خۆم پێم باش نییە کارێک تەنها بە ئۆنلاین بکرێت چونکە ڕاستەکەی ئۆنلاین ئەو تامی کە لە ڕوبەڕوە هەیە لە دەستەیە زۆر جار چاو بڕیاری زۆر شت ئەو تاقیکردنەوە ئەڵەن کوردتەنە لە سەنگی مەحەکە لە هەندێک وڵاتێ لە ڕێی میدیاوە دەتوانێت ئەم سفر جیاکاری پیشانی وڵاتانی تربات ئێمە توانیمانە یان ئێوە هەوڵتانداوە بە هەمانگی لەگەڵ میدیا هەندێک کار بکەن لە ڕێگی پیشاندانی هەندێک دۆکمنتاریەوە کە ژیان لێرە لەم شارەدا وایە یان بۆ نمونە کاتێک کەسانێکتان ئەچنە وڵاتێکی تر بەشداری کۆنفرانس و پانێڵێکی جیهانی دەکەن هەر لەسەر هەمان بابەت ڕەنگە هەبێت یعنی دنیایشت هەبێت نمونەیەکیان پانێلیستێکی ئێوە کاتێک باسێکی وەکو شارێکی وەکو سلێمانیەکە ئەمانەتان کردووە بە هەمانگی لەگەڵ میدیایە هاوکاریتان ئێستاگیک لە بەقوترین پلتفۆرمەکانمان پلتفۆری میدیایە زۆر گرنگی پێین چونکە میدیا ڕاستە دەسەڵاتی چوارەمە بەڵام لە کوردستان دەتوانین بڵێن هەندێک جار جێی دەسەڵاتی جێبەجێکاری شەگرێتەوە ڕاستیەکەی ئەتوانین بڵێن زۆر جار باس لە ئازادی ڕادەربڕین نەکەین ئازادی ڕادەربڕین هەتاوەکو بڵێ شتێکی باش و پۆزتیڤە بۆ نە بە ڕێزمام جار بە ڕەحمەت بێکاتێ باس لەوە کاڵێ گەڕەخنە لە من گیرا با لە کورسای نیۆ بڵاو بکرێتەوە ئەمە هەر ڕێک درگایەکە کە بۆ تەکاتەوە بۆی پانتای ئازادی ڕادەربڕین زیاد بکە بەڵام وەرە ڕوویەکی نێگەتیفی کەشی هەیە کاتێک میدیا بە تەواوی ئازاد بوو هەر شتێک ویستی کە بیڵێت و بیکات ئەمە لەوانەیە زارێکی هەبێ بۆ نیشتیمان یعنی بۆ نەوەی کە لە 2007 بینمان لە عفو 2014 بۆ 2007 لە ئاماجی داعش بریتی بوو لەوەی کە تۆقاندن لە ناو میلەتی کووردا بڵاو بکاتەوە بەڵام میدیاکان ئێمە لەوانەیە ئاگیان لێ نەبێ بۆنە ئەو شتانی کە ئەوان ئەیانویست ئەمان بڵاویان نەکردەوە بوو بە هۆکارێکیەوەی کە میلەتی کورد هەمووی سەرەتا ترسا بوو بەڵام دوای ئەوەی کە ئەم شتانیان ڕاگرت دوای ئەو وردە خەڵک هاتەوە بە خۆیان و ورەی پیا کرد و ئەو شتانە دووبارە گەڕایەوە سەر باری ئاسایی خۆی لە وڵاتانی کەیە لە بواری میدیایە بۆ منە کۆمەڵە شتەیە زەرر بە نیشتیمانەکەیانێ ئەو شتانە پێویست ناکە بڵاوکرێتەوە وەکەوەی کە ئێستا وڵاتی ئێمە لە ڕووی کەشوهەواوە لە ڕووی ئەمن و ئەمانەوە زۆر پێشکەوتوتر لە وڵاتانی کە بەڵام بۆچی هەنێک جار هەیە ئەبینی گەشتیار کەمە بێتەوە لەوانەیە میدیا دەورێکی ئاوا خراپی بینی بێ ڕاستیەکەی لە تا ناشارمەوە کە سەیری میدیا ئەکەی بۆ نمونە لە وڵاتێکی ئەفریقیا بێت ئەڵێت تۆ ئایا ئەتوانی لە ماڵە بچێت دەرەوە چونکە ئێمە بەو شێوە خۆمان نەناساندووە ئەبێت میدیاکان کارێک بکەن بۆ ئەوی بڵند ڕاستە لە عێراقا بۆ نەداعشەیە لەسەر سنوورەکانمانە داعشەیە تیرۆر هەیە بەڵام ئەمە لە کوردستانە بوونی نییە وەرن سەیری ناو هەرێمی کوردستان بکەن وەرە سەری ناو سلێمانی بکەن ناو سەری هەولێر بکەن شتەکە بەم شێوەیە ئەگەر هاتیەوە بەم شێوە ئیش بکەین بە دڵنیایەوە لە ڕووی گەشتیاریەوە زیاترە بێ لە ڕووی کۆمپانیەوە وەرن سەیری جەژن و بۆنەکان بکەن کریستیانەکانە مسلمان بەشدارە جژنی مسلمانە کریستیانەکان و مەسیحەکان و جوولەکەکان و چوزانم زەردەشتەکان و حەوت ئاینی تۆی لەی هەمووی پێکەوە بەشدارەوە نیە کۆمەڵێک نمونەی زۆر جوانمانەیە ئێمە ئەگەر وەکو میدیاکاری لەسەر پێن دڵنیام ئەم سفر جیاکاری ئەوەندەی ترەگەینی نەجێکی خۆی بە دڵنیایەوە یعنی ئێستا هەر یەک لێمە لەوانەیە ئەوەنە
برادر و هاوڕێی لە ئاینەکانی کە و مەزەبەکانی کەمان هەبێت لەگەڵ خۆمانە نەبێ هەری بەڵام زۆر گرنگە ئەم پێکەوە ژیان ئەم لێک تێگەیشتنە ئەم دیالۆکە جوانەی کە لە هەرێمی کوردستان بەگشتی و هەروە لە شاری سلێمانی بەتایبەتە هەیە هەوڵ بین هەریەک لایەن خۆمانەوە ئێمە بوو کارێکی ڕێکخراوی میدیایە وەکو کارێکی میدیایی شوێنیکە و کارێکی خۆی هەستێ بەوەی ئەم کارە جوانانە بیگوازێتەوە بۆ وڵاتی دەرەوە دەستەکان محەممەد عزیز سەرۆکی ڕێکخراوی دیالۆگ و کەلتور زۆر سپاس بۆ